سڵاو بینەران بەرنامەیەکی پرسی هەفتە لەگەڵ مامۆستا مەسعود عەبدولخاڵق لەسەر دوا پرز و خۆپیشاندانەکانی ئەو دوایی هەرێم و ئەو تونند و تیژی و گرژیانە دەبێتە تەوەری بەرنامەکەی ئەمڕۆمانەوە بە هۆکاری بڵاوبوونەوەی بەگشتی لە ناوچەیەک و کەمتر لە ناوچەیەکی ترووە تونند و تیژیەکان و جیاوازتر وە جیاوازی خۆپیشاندانەکان بە خۆپیشاندانەکانی تروە دەربڕینی ناڕەزایەتیەکان دەبێتە بە تەوەری پرسی ئەمە هەفتەیەمان لەگەڵ مامۆستا مەسعود گفتوگۆی ئەو بابەت دەکەین. مامۆستا زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم سەرچە. دەربڕینی ناڕازی بەو شێوانەی کە باز دەکات مەدەنیانە یان دەگەڕێتەوە بۆ کەی چۆن و تێبینیت بۆ خۆپیشاندانی ئەو جارە بە بەراورد بە خۆ دەربڕینی ناڕازایەتەکانی پێشتر چییە؟ بەناوی خی گەورە و میهرەبان دەتوان برین لە تاریخی حرەکی کوردی یەکەم جارە میلەت لە دەسەڵاتی خۆی ڕاز دەبتەوە لێ ڕازی نییە و دەتوان برین لە ئەنحای عالەمیش لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی نیشتیوامان نەدیتێ میلەت هێشتا دەسەڵاتەکە نەگەیشتە دەوڵەت لێ ڕاپەڕی دیارە دەسەڵاتەکە یەکجار زۆر ناشیرنە. یعنی ئەزمونونەکان لە ساڵی 1991 وا دەست پێیەکە یەکەم جار ڕاپەڕین میلەت کردی ئەو دەسەڵاتە هات یەکسەر ئەشیای ئاوتی کرد بنیە تحتی فرۆشت وتیان ئەوە حالەتەکی تایبەتیە و ئەو تاڵان و بڕۆیە بە ماوەی کەم تاواوی دوایە ئەو جارە هیچ ئەشیان نهێشت بایعیەک دەهات لە بەغدا دەستیان بەسا و بایعی فەقیر و هەژار داگرت دوایی ئەوەشیان تەواو کرد دەستیان برد لە بۆ عقارات و ئەرازی ناو شار و ئەوانە قۆناغی بەرەبەرە ئەوی گەشەی دەکرد گەندەڵی بوو لە دوای ئەوان دەستیان لە بۆ ئەرازی زراعی برد لە بۆ چگرد و شاخوەک نما دەستی بەسەدانەگرن کە سامانی سەرزەوی تەواو بوو ئەوجارە چوونە ژێرزەوی نەوت و غاز یعنی قۆناغ بە قۆناغ ئێستا لە قۆناغی داینە کە ئەوانە هەموو تەواو بوو ئێستا ڕاستە و خۆیە دەست لە بۆ جیرفانی خەڵکی و ماڵ و سامان خەڵک لە ڕێی باج و لە ڕێی تاڵانکردنەوە عەشکە مادەی هۆشبەروە بەڕێوەی هیچ سنوورێک نێ لە بۆ ئەو دەسەڵات لەگەڵ هەموو ئەوانە ژما مستا پێش 2023 ئەنی هەست دەکرا شکلێک لە ئیستقراریە دروست بوو یعنی دەتوانرا بەو داهاتێک کە لە بەردەستە شتێک لە پێش بژێوی وە موسەی خەڵک و خەڵکیش هەستی بۆ مڕعاتە دەکرد ئەو هەموو بارودۆخەش دەکرا بەنمونە هەندێک هەڵوێز باز دەکرا مامۆستا بێ ئەوەی هیچ موسەیەک ببرێ ئامادە نەبوو بۆ پیرۆزیەکان و بتایبەتی وەستانی خوێندنگە و دەوامی خوێندکار و مامۆستا و قوتابی بەردەوام بوو لەو ئەو هەڵوێستانە ئەوانە کۆمەڵێک بنیە بوون کە بەگشتی دروست بوون توانرا بەس بۆ تا 2023 لەگەڵ هەموو ئەوانەی ئەو مڕعاتانەشە بوو تێبینیت بۆ ئەو ماوەی دەسەڵاتداری یعنی میلەتی کورد ئەوکبری سەماحەتی گەلک زۆر بوو لەگەڵ دەسەڵاتی مەجای دا وەکو باس دەکەێت تا 2023 نەبوونی بوو خەڵک هیچی نەبوو خەڵک لە تاریکی دەژیاوان لە ڕۆناشی بە کورتی مەجارێکی زۆر لە تێگەیشت یعنی ئێستا هیچ کەس نمایە لەو کوردستانەی وەسفێ و دەسەڵاتی بە دز نەکە خۆگەلە ناخۆشە و قسە بەس یعنی چێ بتی یعنی هەتا سەرکردەکانی گەورە خۆشیان بە یەکتر دەرێن ئەوەندە دزیە ئەوەندە تاڵان کردی ئەوەندە مافیایی کردی ینی ئەوە شتەکە لە کوردستان زۆر زۆر باوە بەڵام ئێستا بۆ دوو تەباقە یعنی ئێستا لەبەرچی وەزعەکە وای لێت تەباقەک ماڵ و سامانی ئەو میلەتەی دەبا و هیچ جێی لە وەتەنیەت لە بنیەی تەحتی کۆمەڵگا لە چارە نووز نییە یعنی ئەوە نییە بەس بری دزی دەکا و تاڵانی دەکە نەخیر وێرانیشی دەکا و وڵات هەڕاج دەکا و سەروەت و سامانی میلەت دەداتە دەوڵەتی تر و تەبەقەیەکی زۆر مەغدور و مەزلوم و تایبەتی ئەو گەنجانەی کە خۆپیشاندان دەکەن هەست دەکەن هیچ مستەقبەلێکیان لە وڵاتەی نمایە یعنی نە لە سامانی ژێرزەوی نە لە سامانی زەرزەوی نە لە عقارات نە لە پۆست نە لە وەکوبری وەزیفە حتا هەست دەکەن لە مردنیش جێگەی مردنیان مامۆستاڵی ئێمە بۆ دوای دوو پرۆسی 2023 ینی ئەگە دابەشی دوو قۆناغ بکەین پێش 2023 دوژمنێکی گەورەی دەست نەپارێزراو لە میلەتی کورد بارودۆخ باشتر بوو بەڵام دوای 2023 گۆڕانکاریەکی گەورە لە ئاستی عێراق و لادانی گەورەترن ڕژێم و لە کۆڵبوونەوەی وە ئێمە حکوومەتی هەرێم وە دەستوری نوێی عێراق کۆمەڵێک شتی جێگیر کرد بەڵام دوایی هەڵی ئێمە چی بوو ینی نەماتوانی لەگە ئەو دەستوری عێراق هەڵ بکەین یان هەڵەکان نەچوو بوو دەبوو چمان بکرد با خۆی ئەو دەسەڵاتی کوردی
شانبەشانی ئەوەی کە میلەت زۆر مەجای پێدا وەزعی زۆر باشی دووەلی و ئیقلیمی و عێراقیشی لە بۆ هاتوو ینی دەسەڵاتی ئێستا قبولی نەبوو ڕاستی دەسەڵات خۆی باوەڕی بە دام و دەستگای وەکو پەرلەمان و دەستور و یاسا و خۆ پیشاندان و مەدەنی و ئەو مەفاهیمانەی لە سەدەی 20 باوەڕی پێ نییە ڕاستێکی باوەڕی بۆی هەیە چەند چەکدارەکە هەبی باوەڕی بۆی هەیە شەقەچی لەویدا باوەڕی بۆی هەیە زیندانی هەبی لە پەنایان مافی مرۆڤ و نازەم عێلاقەتی ئەوە نییە بەڵام لە بەرامبەر ئەوەشدا مەجالێکی باشی پێدرا دەستوری عێراق دەستورێکی باش بوو عێراق نما بوو کوردستان وەکو دەوڵەت وابوو تعاملی دووەلی لەگەری تعاملێک بوو لە ئاستەی زۆر تعاملی عسکەری زۆر زەحمەتە گەیشت بە عیلاقە ینی ئەو جۆرە ئاستە بەڵام خۆی تێیدا نەبوو بزانە چ دەکە پەیوەندی لەگە هەمووان تێکدا لەگە ئەمریکا بە عینادێکی یەکجار زۆر ئەو دەستورە چاکە هەبوو دەیگۆ خڕۆقات هەیە 55 هەیە ئێستا کەش وا دەبینین چۆن لە دەرگەی عێراق دەدا وەڵا 1970مان هەبوو من ناتالیا زۆر جار ئەو باسی دەکەم نوێنەری ئەمریکای و چوو بە لای سەرکردایەتی کورد گوت بکاکەمە 1970 داهاتی عێراق دەدەینە ئێوە چشتان بەنەوتە ئێستا تو یەک هەڵوێست هەیە بۆ جەنابەت کە ڕۆشتنی نەوت معارز بووی ناردنی نەوت بەو شێوەیە و سووری لەسەر قسەکەی خۆت کە کام زیان بوو لە ئێمەدا ینی زۆر خەڵک دەری نەوتمان کڕیان فرۆشت تەواو ینی تو ئەو ڕۆژگارە ئێستا دەبینی ئەو کار چ بوو زای چۆن بوو ئەنێمە بە پێی دیڕاستەکان ئەمە 1970مان هەبی لە بەغدا چی شتەیە دەستکاری ئەو مجازفە گەورە دەکەی وەڵا ئابووری سەربەخۆ خۆی ئابووری سەربەخۆ بریتی بوو لە گەندەڵی سەربەخۆ زیاتر لە بۆ دزی و ڕاوڕوتیەکەی وە کردیشێن لەوەی سەرکەوتون بەڵام وڵات وێران بوو ینی ێشتا پێشتر دەمان گۆ با گەندەڵی بکەن بەڵام خۆمە نەوت و سامانێکی زۆرمان هەیە ئێستا ئەو ئومێدەشمان نەما هەموو خەڵک هەستپێیەکە میلەت هەستپێیەکە گەنج هەستپێیەکە یەکی 10 ساڵی هەستپێ لەبەر هەندێک ئەوانە دێن وەکو بری هاوارێکە لە بۆ داهاتوی خۆیان 2003 ئێمە دوو ئەزمون دوو زۆنی جیاواز و لەگەڵ ئەوەی ڕوخانی ڕژێم و تێکەڵبوونەوەی هەردوو زۆنی بەسەرداهات وە لە 2009 خۆ پیشاندانەکان بە شێوەیەکی ئاشکراتی وە لە زۆنێک زیاتر ڕەنگ دەداتەوە بەبێ ئەوەی بێتە زۆنەکەی تر کە پایتەخت و دام و دەستگا شەرعیەکان هەمووی لێرە جێگیرە هۆکار چییە ئەو دابەش بوونە بەو شێوە دەتوانێت لەوێ ناڕزایەتەکان دەرببڕێت لێرە ناتوانێت ناڕزایەکان دەرببڕێت بەکوێمان دەگەیەنێن بەو شێوە خۆی ئەومان پێدرێت کە شتێک نییە لە کوردستان بە ناوی حکوومەت و پەرلەمان و دام و دەستگا ڕاست نییە بریتە لە کۆمەڵێک چەکدار کە ینی تاڵانی دەکەن ئەمە بینیمان کاتی خۆی تێلی کارەبایی دەدزرا محاویلە دەدزرا ینی لەوەی لە چی دنیای هێشتیوە ئەم دەتوانین برێم لە دنیای لە تاریخیشدا تا ئێستا زوڵمی وەچی کوردستان بەڕێ هەبووە جەهل وەچی کوردستان هەبووە بەڵام هەرگیزا و هەرگیز گەندەڵی و فاسیدی وەچی هەرێمی کوردستان نەبووە و نەدەبی لە تاریخیشدا ئەتو بی تێلی بدزی بتوێنیەوە بیکەوە نەفتی بدزی بەو شوەی ئێستا یان نەفتی بە $10 بدەیە تورکیا بەڵام لە بۆ خۆت بە 150,000 یعنی ئەوە نییە لە دنیای نەبووە نەدەبیشتیوە ئەوەی هەیە دوو زۆنەکە ڕاستی دەسەڵاتی کوردی خۆی باوەڕی بەوەی نییە هەرێمێکی کوردستانی یەکگرتوو یعنی ئێستا لەو کاتێکە حکوومەتی هەرێم دروست بووە یخۆ ئەو کاتیش کۆریا حرەکەی کردیا سنگافورە حرەکەی کردیا ڤێتنام حرەکەی کردیا ئەسیۆپیا حرەکەی کردیا هەموو دنیا حرەکەی کرد لەو ماوەکەمەی بەڵام ئەوە نەک حرەکەی کردیا تەراجعی کردیا هەموو مەلەفەکان کە هەر دەدەوە وێرانە ینی بنیەی تحتینی نەکردی اقتصادی و سیاسی کە لە پێشچاومانە یان ئیداری یان تعلیمی نەوەرە بنیەی کۆمەڵگە کەشی وێران کردو یعنی ئەوە خۆی باوەڕی وایە بەڵام ئەو دوو زۆنەش کەوەکو بەراورد هەندێکی لە ئەو لای باشترە هەندێکی لەو لایە باشترە لای زۆنی سەوت تا ڕادێک ئازادی دەربڕین و وشیاری بەرپرسان ڕەنگ جوداترە لەو لایە ئەمە نارم بەراوردەکە هەندێک ئیجابی جاروەیە لەو لایە هەیە هەندێک و سەلبیاتەکان ئەسڵ ناقوێ بەراورد بکەین جاروێ سەلبیاتی ئەو لایە زیاترە لە سەلبیاتی ئەو لایە ئەوەی کە هەیە ئێستا دەبینین لەلایەک شتێک دەکرێت ئەوە نیشانی وشیاری خەڵکەکەی بەڵام لە ئەسڵدا وشیاری ئەو جەماعەتەشەکە لەو لای دەسەڵاتدان تا ڕادێک یعنی وشارکاکە لای ئەو لایە زۆر بە ئاشکرا لای زۆنی زەرد دژایەتی ڕەوشنبیر دەکرێت دژایەتی مامۆستا دەکرێت ئەسڵەن شتێک نییە ناوی ئیختیساس و علوم و ئەوانە هەر ناوی نیە لێر با ینی ڕەنگە دیوخانە نادەدرێت بۆ من
هەردی و خانایانە کە دەدرێت لە پاشان ڕەنگە هەژنۆدە کەسیش هەم بندیوار و سەردیوار چەکداریان هەیە بەڵام نەمانزانیا ڕەوشن بیرە کە مەسەڵەن عالمەکی گەورەیە حیمایی بکرێت شوێنێکی پێ بدرێت ئەوە نییە لێرە دەتوانم مامۆستا و شتێکە لە دنیا مەشهورە بە سیاسەتی چەسب و مەقەس لەکوێ پسا و گری بدەوە ئەوانە هەست دەکەی وایە ئێمە یەک شت دەبین لێرە تەنها موچە خۆش وەک دەبینی ئێستا ئەوانەی کە تێبینی دەکرێت زۆربیان 1970 زیاتر نەوەیەکی تازەیە کە لە بیری نییە پێش سڕووداوی ڕوویدا یعنی پوختیەکەی ناڕەزایی توێژی موچەخۆرەکە کاراکتەری دووەم نمایشی دەکە کە گەنجەکانە بە بەراورد بە جاران زۆر تونند و تیژە هەست ناکرێ یعنی ژمارە قوربانیەکان زۆرترا بۆ شێوە تونند و تیژیە هۆکار دەکرێتەوە بۆ پرسیارەکە گرنگە بەڵام حەز دەکەم لەسەر لە چێ پساو گرێت ئەو دەسەڵاتە ئەوەشی نییە یعنی ئەوە عادەتەکی جاهیلیەت و نەشارەزای قەدیمە کە لە چێ پسا لێگرێت ئێستا ئەوە لە بچێت پسا ڕاست گرێشی نادنەوە لەبەر هەندێک هەمووی پسایە هیچ شتێک نمایە لە کوردستان شتێکم پێ بڕێ خەتەکی ڕاست بی لە 93 هاتووی یەک خەتی ڕاستێ ئەویش گەندەڵیە لە کوردستان گەندەڵیەکەت تەسیلەت عالمەکی زۆر گەورەی اقتصاد هات بە کوردستان گوردوی گەندەڵی لە کوردستان دادەی نە نیزام دەمینێ نە ئەحزاب دەمینێ نە موئەسسات دەمین دەمشاکەوە تعریفەتی زۆر تاقن بەڵام لەبارەی ئەو گەنجانە بالفعل چارەسەر ئەوەی ئێستا کە دەکرێت ڕاستە ئەو خەڵکە حەق خۆیەتی چی بکە بەرامبەر ئەو دەسەڵاتی هەموو حەقەکی هەیە چکە ئەو دەسەڵاتە هیچ حسابەکی نەهێشتێتەوە لە بۆ ئەو میلەتەی و مستەقبەلیشی خواردووە بەڵام ناشکرێ ئێمە وەکو ئەو دەسەڵاتی بێباک بین دەبی گۆڕانکاریەکی بکەین زۆر بە مەسئولانە ناکرێ ینی ئەوی ئێستا دەکرێت خۆپیشاندان وانە وەلەو حەقیتی لەوەی دێکە دەسەڵات منعی خۆپیشان دەکات تەراکم دەکات تعبیر ناکرێت تعبیرەکەی ئەوەیە کە بە تونوتیژی یەکەم ڕۆژ کە دێ دەست بە سووتاندنی دام و دەستگا و بارەگاکان دەکات ئەو نیشانێتی بە نیشانی ئەوەیە بینی تەبەقەی یەکەم لەگەت تەبەقەی دوم لە کوردستان هیچ عیلاقەک نمایە وەکوێ میلەت و دەسەڵات هیچ پەیوەندێکیان پێکەوە ئەو هەموو دنیا دەزانی خۆشیان دەزان لەبەر هەندێ هەموو ڕۆژێ زوڵمی لێ دەکات حکومەت لە میلەت ئەو ڕۆژێک کە میلەت نۆبەتی دی ئەیش دەیە زوڵمەکەی تۆڵە بکاتەوە بەڵام ئەمە دووبارەدرێنی حەقیقی بەڵام ئیش وان هابی دەبی بە تەریقەکی زۆر نوێ گۆڕانکاری بکە گۆڕانکاری کەس یەک هەنگاوی زۆر سادەیە ئەمە نامانەوێت میلەت هەستی سەورە بکە ڕاپەڕین بکە خۆپیشاندان بکە بە چەک و تەقەمە ئەومان ناوێت یەک شتماندی دەمانەوێت تەبەقەی مەزلوم لە کوردستان کە 1985 بەس یارمەتی تەبەقەی زاڵم نەدا لی گەڕێ با بە خۆی لیستەکی هەبی لە بۆ خۆی حیزبی خۆی هەبی لە بۆ خۆی حکومەتی خۆی هەبی جەیشی خۆ چەکداری خۆی هەبی لی کرد ئەمەش لەولایە کە 1985 میلەتە کە هیچ پەیوەندیەکمان بە یەکتر نییە بە هەشت و جەهەندەمیشمان لێکجدا ئەمەش دام و دەستگا و موئەسسات و حکومەت و بینای نیشتیمان بکەینەوە ئەوان جلیان گەڕێ با تێک بدەن ئەوان تێک بدەن ئەمە ئەکسەریەتین لێرە پێمانەکە ئەوە ئیشەکەیە ئەوەش معنای یعنی ئەو وەک بری عیبارەتی قانونی و وەکو بری فەلسەفی بی بینای سیاسی قانونی بینای عسکەری بینای هەموو شتەکانی لەسەر دەکرێت ئەو عیبارە کورتە چێ بەو ئەرکەرێکەم زە دەبێت هەڵبستەیان باشتر لە دنیا ئۆپۆزیسیۆن ڕۆڵەکی کارای هەیە ئێستا هەز ناکەیت دیواری نێوان هەموو ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و هاتن و چوون و ینی هیچ هێڵێکی ڕوون نەمایە هیچ ئەوەی دیان نەمایە خۆی ئۆپۆزیسیۆن یان ئەو حیزبانەی تێکەڵی شتێکی نازانن ڕاستی دوو دائیرە دروست بووە باسی دوو تەبەقەم کرد بەس ئەگەر بە سیاسی قسەین دوو دائیرە دائیرەی بچووک ئەوە حیزبێک لێی مسەیتەر دەبی وا دیارە دائیرەکەی تر میلەتە و هەموو حیزبەکانی تر ئەو دائیرە بچین دێنە ناو دائیرەی ئەو حیزبە بچووکە بۆیە لە هەمووی شکست دەینن و میلەتیش تووڕا لێیان ئێستا خۆپیشاندانەکەت کە بارەگاکان دەسوێنن هۆیەکانی و با لە بۆ دڕمکەمەوە یەکەم برایانی پارتی بۆ دەزان کە ئەو سەبەبی یەکەمە برایانی یەکێتی کە بارەگای دەستێت دەرێن ئەتوش بەشداری زانە بەشدار نەک سەبەبی یەکەم هەرچی یەکگرت و گۆڕانە دەرێن ئێوەی یەکتان کاتخۆی یارمەتی ئەو دەسەڵاتاندا یشتن ئێستا یارمەتت ئی کۆمەڵ و لایەنەکەین کە دەسووتێنن دەرێن ئێوەش بێ هەڵویستن هەریەکە دەرەجە چێ ئێمەش بارەگەمان هەبووە ئێمەشیان دەستان چکە ئەمەش بێ هەڵویستین ئەوە هەڵوێست نییە دوو قسەی دەکەین لە ئێستادا میلەت حەقی خۆیتی سزای هەموماندا تا دەگاتە ئەسا ئەو دوو کورسیشتکەوە بێ هەڵویستیە
ناکرێ میلەتەکی ڕاست و درست مسەقەفی ڕاست و درست دەسەڵاتێک 30 ساڵ وێران کەوت شەر ڕاوەستی ئەو هاتدانچی ساڵێک دەبی قەیناکە پاساوی لەبەر هەندێک حەقیان بەڵام تەریقەکەشیان زۆر وەکو برەی ئامرازەکی زۆر درست نیە ناکرێت و خۆپشاندان بکەی و بارەگای حیزبی بستێن دەکرێت و لێبردن برێن ئەگە حەقیشی بارەگایان بستێنی دام و دەستگەر نه لێبردن تەبی ئەو دام و دەستگا و بارەگای حیزبیانەش ئی تۆ ئی مولکی تۆ نەی سوتێنی باشە چۆن دەتوانێت ڕۆڵ بۆ ئەو کەسایەتیانەی ڕۆشنبیر بۆ توێژەکان بۆ ئۆپۆزیسیۆن بۆ پارتی سیاسیەکان بژێڕینەوە خۆی ئەوە پەیامێکی دەوێت ئەوەی پەیامەکەس بە ئەوابی ئێمە دەبی لە کوردستان هەرێمی کوردستان وەکو مانیفێستێک ئیعلانی بکەین کاکە وەرن و وڵات وا وێران دەکرێت وڵات وا ئاگریتی بەر هەر کەسە پێ ئاوی پێداکە نەک بنزینی پێداکە چی بکەین یەکەم جار دزی هیچ حیزبێک دەبین بەڵا زۆر بەتوندی دزی تەبەقەی گەندەڵ بین تەبەقەی گەندەڵ ئەو جار چێ واضح دەبی نابی لەوەی متەڕەدید بین ڕاست ئەمە دژایەتی حیزبکردن بەدژایەتی پارتی یەکێتی گۆڕە نەزم هیچ نەکەین ئەوە وەکو بری لحمەکی وەتەنی دروستەکە بەڵام لە بۆ تەبەقەی گەندەڵ چکە خوای گەورە لە قورئانی لە تەوراتێ لە ئینجیلی زۆر خراپە باسی کردینە و قەراری ئومەم متحیدەش لەبارەی گەندەڵکاران زۆر توندە بە ناپیا ئەو خائین وەسفی کرد ئەمە نابی متەڕەدید بین بە خائین بە درۆزن بە سەرسەری بە ساختەچی بە هەمووان وەسفیکەین لەبارە تەبەقەی گەندەڵی دەبی ڕێسوایان بکەین ئەو میلەتەش وا تابیە بکەین ئەوجا بەرەیەک دروست بکەین بەرامبەر ئەو تەبەقەیە تەبەقەی گەندەڵ و تەبەقەی چاکسەز دەبی بە تاواتی لێکجیابیتەوە و لەو دوو تەبەقە زیاتر نەبی ئەگەر مشورێکی ئەو بارودۆخە نەخورێت لە نێو خولەک دوا کاتی بەرنامەکە بەرەو شوێ دەڕوا ئایندە هەرێمی کوردستان بەو بارودۆخە خۆی ئەو هەرێمی ئێستا پاری باشتر بوو لەو ساڵی داهات زۆر زۆر خەترە دەبی خاستن کە بەنە شارەزایی حکم دەکرێت ئەجە سێشت گەندەڵی نەفامی و جاهیلی و ستەم هەرسێک تێکرد ئێ وڵات وێران دەکرد بۆیە لەسەر هەموو لایەکمان پێویست یعنی ئەوە مۆزوعاتی سیاسی نییە هیچ عیلاقی بە سیاست نیە پێویستمان بەوەی هەیە ئێمە ئەو وڵاتە بیناکەین و لێ نەگەڕین چکە وێران زۆر سوپاس مامۆستا زۆر سوپاس بۆ بینەری بەرنامەکەمان تا پرسێکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ